کاتتان باش چیرۆکی ئەم جارەی بەرنامەی نهێنیەکان زۆر جیاوازترە لە چیرۆکەکانی پێشوو بۆ چونکە ژنێک چەند ساڵێک لەگەڵ هاوسەرەکەیدا بوو و مناڵیشیان هەبووە بەڵام لە هەمان کاتدا ئەم ژنە ڕۆشتۆ بە نهێنی هاوسەرگیرێکی تری لەگەڵ پیاوێکی دیکەدا کردووە ئەم کارەش هەم لە ڕووی ئاینی ئیسلامەوە هەم لە ڕووی یاساییشەوە سزایان هەیە و تەنانەت لە ڕووی عورف و عادەتی کۆمەڵگەی ئێمەشەوە ڕێگە پێدراو نییە جا تیمی ڕۆژنامەنووسی بەرنامەی نهێنیەکان هەم توانیوێتی قسەی ژنەکە کە و کارەی کردووە و هەم قسەی هاوسەری یەکەمیشی کە سکاڵاکەی کردووە وەربگرێت لەگەڵ کەسانی ئاینی ئیسلام و هەروەها لەگەڵ کەسانی شارەزا لە یاسای سزادانی عێراقی و یاساکانی عێراقدا لایەنە شاراوەکانی کارێکی لەم شێوەیە و سزاکانی خەینە ڕوو گفتوگۆی ئەم بابەتە لەگەڵ هەر یەکە لە میوانەکانم بەڕێز مامۆستا هۆشیار جافەرانی مامۆستای ئاینی و هەروەها هەرێم ڕەفعات پارێزەر بە خۆشحاڵیەوە لەگەڵم ئەبن تا کۆتایی بەرنامەکە لەگەڵمان بمێننەوە مامۆستا هۆشیار سەرەتای مەلای جەنابتان سڵاوتان لێبێت سپاس بۆ ئامادەبوونی جەنابتان لە بەرنامەی نهێنیەکان ئەم بابەتی کە ئێمە باسیەکەین ئەگەر گوێبیستی چیرۆکەکە بوو بێتی بە کورتی باسم کرد ژنێکە سەرڕای ئەوەی کە لە هاوسەری یەکەمی گیان نەبووەتەوە ڕۆشتووە لە شوێنێکی تر لە شارێکی تر زەواجێکی تریشی کردوێتەوە حکمی ئەم بابەتە واتە ژنێک کە لە یەک کاتا دوو هاوسەری هەبێت حکومەکەی لە ئاینی پیرۆزی ئیسلاما چییە و سزاکەی چییە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين سپاس بۆ خوا سپاس بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست و خەمخۆری ئەخلاق و ئەدەب و ڕەوشت و کۆمەڵایەتی ئەم میلەتە خێرنەدی و مەزڵومە کە بەڕاستی من هەموو جارێوتومە سپاستانەکەم ڕاگەیاندنەکان زۆر مەردانە زۆر دڵسۆزانە زۆر نیشتیمان پەروەرانە لە بواری ئاینیشا زۆر خواناسانە هەر دەردێک یا هەر کارێکی نامۆ و قێزنەون دەبینن ڕاگەیاندنەکان دەورێکی کاریگەرتان هەیە خوای گەورە بە باشترین پادار پاژاشتان باتەوە ئەم برینانە پێویستە بە هەمومان ئینشاءالله ساڕێژیکەین سڵاو لە خۆت و لە بینەرانی خۆشەویست سڵاو لەو برا بەڕێز و خۆشەویستە پارێزەرەمان و هیوادارم ئینشاءالله هەمومان کاری بکەین کە شتێک نەکەین هەم خوایمان لێ بڕەنجێ هەم ببێتە مای عیب و عار بۆ ناو خێزان و باری کۆمەڵایەتی و دەرونی ئەم کۆمەلگا بە شەرەف و بە قیمەتش و میلەتی کورد میلەتێکە لەو میلەتانی کە خاوەنی شەرەف و ئەدەب و ئەخلاقە ئەتوانم بڵێم بەبێ تعەسوبی قەومی تاکە میلەتێکە کە تا ئەمڕۆ قیەم و ئەدەب و ئەخلاق و حورمەتی بەلاوە گرنگە و پارێزگاری لێ کردووە و پارێزگاریشی لێ ئەکا ئینشاءالله جاخوشی بەڕێز لە ڕۆژی شریعەتی پیرۆزی ئیسلامدا ئەگەر ئینسان ئەگەر شووی کرد بە کەسێک ئەمە نەک هەرشووکردن هەتا لە شریعەتی پیرۆزی ئیسلامە من داوای کچێک بکەم هەتاکو من ئینسحاب نەبکەم و ئیزم نەدەن و من ئەعلانی نەکەم بڵێم ئیتر من دەستم لەم کچە بەرداوە بۆ کەسێکی تر نییە بچێت داوای کە کەس بۆی نییە بەسەر داواکردنەکەی منە بچێت داوا بکە ئەمە یەک دوو حتا لە بەیعە لە شەرعە معاملەکەین کە معاملەکەین لە شەرعە تا من لە بەیعەکە لێ نەبمەوە کەسێکی تر بۆی نییە بچێ بەسەر بەیعەکەی منابێ بکەن عەقدی نیکاح هەر لە یاسای ئیناوش دەیڵینە بۆ ئەو برا بەڕێزە یاسایەمە خوا جەزای باتەوە ئینشاءالله لە یاسایدا ئێستا مەسەڵەن من خانوویەک بەناومەوەیە ئەگەر خۆم ساحیبی خانووەکە بە شاهێتی دوو سەلام نەچم خانووەکە تەحویل کەمە سەر کەسێکی کەس مافیەوەی نییە بچێ خانووەکەی من تەحویلکە بەڵام لەم وڵاتی ئێمە بەداخەوە لە مشتی وا سەیر و سەمەرا بینین سیارەیە تەحویلەکرێ مەسەڵەن خانووە تەحویلەکرێ بە پارە و بە خیانەتکردن ئەنجا بەوە نەوەسا گەیشتە ئەوەش کە خوا پەنامان بەڕاستی ئەمە جێگەی زۆر داخە لە ناو وڵاتێکی ئیسلام پەروەر لە ناو وڵاتێکی موسڵمان پەروەر لە ناو وڵاتێکە کە خۆمان هەمومان بە موسڵمان نەزانی ئافرەتێک کە هاوسەری هەبێ بەداخەوە بچێ شووی دووەم کام دیارە ئەمە لە شریعەتی پیرۆزە ئەم نیکاحی دووەم بەتاڵە و هەر معاشرەیەکیشی کردبێ لەگەڵ ئەو پیاوەدا هەمووی بە زینا بۆی حسابە خوا پەنامان بە و یەکێکە لە تاوانە قورسەکان لە ناو
و شریعەتی ئیسلام پێی دەڵێن خیانەتی زەوجی ئەمە خیانەتی کردووە لە هاوسەری یەکەمی و هیچ کەسێکیش مافی ئەوەی نییە خێزانی مەسەڵ من کە هاوسەری منە تەلاقی بە ئیلا لە چەند حاڵەکاتێکی تایبەتیش ئەوی جەنابی قازیەکی دادپەروەر دوای ئەوەی کە ئەم هاوسەری من کۆمەڵێ بەڵگە ئەداتە دەسەوە ئەو بەڵگانە دەبنە هۆکاری ئەوەی کە ئەم هاوسەری من داوای جیابوونەوە کە ئەویش قازی بڕیاری بۆ جیابوونە نەک خۆی بەنهێنی بەڕاستی ئەمە جێگەی شەرمە بۆ میلەتی کورد کە میلەتی کورد میلەتێکی موسڵمانە میلەتێکی بە ئەخلاقە میلەتێکی بەدینە و نابێ یعنی من چۆن دەبێ ئەوە قبول کەم ئەها پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوەی بۆ خۆت پێم خۆشە بۆ خەڵکی پێ خۆشە من پێم خۆشە خێزانەکەی من بچێ بە دزیمنە و شوکابەیەکێکی کە نا ئەوە نابێ ئەوە وەکو چۆن دەڵێ ئاها کوردواری قسەیەکی جوانی لە ئەی شەرعێنێ با قسەیەکی خۆشت بۆ بژێرمەوە خوشکە بەڕێزەکەم ڕۆژێ برادەرێک گوتی چوومەوە ماڵەوە وتی ژبراکەم لەسەر سفرەکە دانیشتم و بەڵام وەکو عادەتی ڕووی نەکردەوە سفرەکە پشتی کردەوە سفرەکە منیشتەوە بۆ ڕووناکەیتە سفرەکەوتی ناخۆم خوا بەزیایی نەکەوتم بۆچی وتی کچەی بە خەڵک نایی بەم تو خوا بگرێ بۆ خاتی خۆران کچی من چۆن بە تۆشێت تۆ خاڵی وتی تۆ بمەرێ وتی منیش خێزانەکەم بانکەوتم وەرە بزانە براکە دەڵێ چی وتیڵێ چی وتمەڵێ کچەکەت داوە بە خەڵک بە من نەداوە وتی خوا بگرێ باخوا بەردمان بەسەرا نەبارێنە کچی من بە تۆ چۆنە تۆ خاڵی تۆ بمەرێ بزانێ ئەی شەرعێنم یاننا بەڵام ئەمیش ئەی شەرعێنن ئیگنامە مخالفەیە هەم لە قورئان هەم لە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم و ئەو خوشکە بەداخەوە دەڵێم کە هەر معاشرێکی لەگەڵ ئەو پیاوە کردبێ ئەوە زینای لەگەڵاکە و لە نەزەری ئیسلامە بە خیانەت دەدرێت لە قەڵەم خوای پەروەردگار لەو کارە قێزنەون و ناشیرین و بێشەرعانە بە دوورمان بخە ئەمە دیاردەی ئەوروپایە بەداخەوە ئەم ئیستیرادە بۆ گەنێ ئێنن بۆ وڵاتی ئێمە کە وڵاتی ئێمە وڵاتێکی بە ئەخلاق و بە حورمەت و بە ئەدەبە خوشکە بەڕێزەکەم بینێران و بیسەرانی خۆش برایەک لە دەرەوەی وڵاتە ئەینە شت خێزانەکەی لەوێ لێی جیابوو بۆ کە لێی جیابوو بۆ هاتن بۆ لا برابچوو کرد داوایە کرد کە ئافرەتەکە دەویست لێی جیابێتەوە تەلاقی بە مێردەکەشیتی من بە هیچ شێوەیەک تەلاقی نادەم چونکم هیچ بەڵگەیەکی لا نییە کە من بە کەڵکی نەم دیارە ئەو خوا پەنامامە پیاوێکی باشتر و چاکتری و یا قۆستری دۆزیەوە بە تعبیری ئەم ڕۆژە وەڵا دوایی ئافرەتەکە چۆ بەنهێنی یای بەبێ ئەوەی ئەم تەلاقیدا شووی کردۆ بە نەک بەنهێنی هەر چۆ شووی کردۆ بە کابرایکی کە لە دەرەوە پاش ساڵێک ئەو برایە هاتەوەتی مامۆستاوتم بەڵەتی گەشتومەتەوە قەنەعەتە کە ژنەکە تەلاقم کوڕە شیرینەکەم تەلاقی چیە دێ ئەو شووی کردۆتەوە بەبێتەوە ئەمە یەک دووەم پەلەمەکە بە مناڵێکی بێ بۆ گوێزەبانەکە چین ئەو کاتە تەلاقی شێدەین و گوێزەبانەکەشی بۆ ئەنجامەدەین بەڕاستی ئەمە کارێکی زۆر قێزنەونە زۆر ناشایستەیە و نامۆیە بە کورد و کوردستان نامۆیە بە خوێنی شەیدەکان نامۆیە بە بنەماڵی ئەنفالەکە زۆر باشە مامۆستاگیان دەستت خۆش بێ بێگومان دواتیرە گەڕێمەوە لای جەنابەت باسی کۆمەڵێک جانبی تریم کەی ساکەین کاک هەرێم دێمە لای جەنابتان زۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشتان ئەم بابەتانە بابەتی زەواجی دووەم بێگومان باسی ژنەکەین ئەمڕۆ ژنێک کە هاوسەرێکی هەبێت و هاوسەرگیرێکی تریشی ئەنجام دابێت و بێگومان مێردەکەی حەقی سکاڵای هەیە سکاڵای کردبێت لە دادگاکانی هەرێمی کوردستانە لە چی ئاستێکایە حاڵەتێکی زۆر هەیە یان دەگمەنە بەڵێ سێتا سلااو ڕێز بۆ بەڕێست و بۆ تای بینێن بۆ مامۆستا بەرزەش ئێمە ئێستا بڕۆ ئەو باسی کە باسی دەکەین بەڵێ لەو بابەتی کە هەر ئافرەتێکە زەواجی دەکاتەوە بێ ئەوەی تەلاق درابێت یاخود بابەت تریشمان هەیە تەلاق درا بەڵام لە فترەی چاوەڕوانیدا لە فترەی حیدەدایە زەواج دەکاتەوە بەڵێ حاڵەتی وەمان هەبووە وەلە ئێستاشدا لە ڕابردەوە حاڵەتەمان هەوە لە ئێستاشدا لە ڕاگەاندەکان دەبینین ئەو حاڵەتە بوونی هەیە ئەوە چەندین حاڵەتە کە تۆمار کراوە و ئێمە جێبیسی دەبین و کاریشمانە سەری کردووە ئەگەر وا بڕوە ئەو حاڵەتەی کە لە کاتی ئێستا هەیە و لە ڕابردووشە بووە ئەگەر وا بڕواتن دەبێت بە دیاردا بەڕاستی لێرەدا ئەو بابەتە پێویستە یاسا لەسەری بە تەواوەتی هەموار بکرێتەوە ئەو بە دوو مادانێک کە هەیە سزاکەی تونتر بکرێت و لە کاتی ئێستاشدا بەڕاستی پێویستە داواکاری گشتی بە تەواوەتی بێتە سەرخە لەسەر ئەم بابەتانە چکەوە یەک لەو بابەتانە داواکاری گشتی مافی ئەو هەیە ڕاستەوخۆ تەداخلات بەو بابەتە بە بابەتانە بکە لە ڕووی یاساوە زۆر باشە دەستت خۆش بێ کاک هەرێم دواتر باسی سزا یاسایەکانەکەین ئێستا ئێمە قسەی ئەو ژنەمان وەرگرتووە کە لە یەک کاتە دوو هاوسەری هەبوو واتە هێشتان لە هاوسەری یەکەمی جانەبووەتەوە هاوسەرگیری دووەمی کردووە دواتریش لەگەڵ مردەکەشی واتە هاوسەری پێشوشی قسەمان کردەوە سەرەتا بابزانین ژنەکە چێڵێت من نزیکەی سێ ساڵە بێ کە زەواجم لەگەڵم پیاوەیە کردووە شەژمانگی ئەوەڵ باش بوو بەڵام دوایی ڕۆژ بە ڕۆژ خراپتر ئەبوو ئەم پیاوە هەردووکمان کێشەمان لەگەڵ یەکتری هەبوو بچووکترین شتمان گەورە کرد هەر تەحەممولم کردووە مناڵە دروست بوو هەر تەحەممولم کردە بەر مناڵەکە بەڵامتر تەحەممولم نەما ڕۆژمە بە ماڵی باوکم
تۆرە هر دوای ئەوە هاتەوە بە شوێنمەوتی ئەمە ئەوە ناهێنێت ئەو کێشەوە گەورە بکەین نام شتانە ڕازی بووم ڕۆشتمەوە لەگەڵیان وادی پێیان کە بگۆڕێت و شتەکانی خۆی چاکەکە سێرەکەم کە ئەڕۆمەوە بۆ لای هەمان شتە هەمە یەک شتی نەگۆڕاوە ئیتر ئەم جارە بە تاوەتی قەراری میان لای خۆمەوە کە کۆتایی بەشتەکە بێن ڕۆشتم بۆ ماڵی باوکم ئیتر ڕۆژێک مەلای هێنا هەنە پیاوی هێنا دووبراکەشم بە شایەتە لە ماڵەکەی خۆمانە من بە مەلاکەم وتم من ناتوانم لەگەڵ ئەم پیاوەیە بژیم تەواو جیامان کەرەوە من ناتوانم ئیتر ئەوە بوو جێ کردینەوە بەڵام لە محکەمە جیا نەبووینە بەس دەی مەلە جیا بووینەوە جیایکردنەوە من بە مەلاکەم وتم تەواو ناگەڕەمە بۆ لای ئەم پیاوە بەس جیایکردنەوە چون ئەڵێن جا نەبوونەتەوە آخر بە شایەتی چەند پیاوێکە من پێم وتن کە ناگەڕەمە بۆ لای ئەو پیاوە بەس چی بوو لە محکەمە جیا نەبووینەوە ئەیگینا بە هەموویانەمەوە تاوا من لەگەڵم پیاوە لەم دەقەیە کۆتایی پێهێنم ئیتر من وامزانی ئەوە جیابوونەوە یعنی نازانم بەڵام هیچ شتێک هیچ نووسراوێک نەبووە هیچ بەڵگەیەک نەبووە کەوا ئێوە بە فعلی لای مامۆستاینەکە جیابوو بێتەوە من ئێستا هیچ بەڵگەیەکم لا نییە بەڵام هەیە ئەو بەڵگەی کە جێ کردی بێت شاڵی بە شایدی دووبراکەم وایە بەڵێ باشە بەڵام ئەوانی ژووتیانە کە گیان نەبوونێتەوە بە جیابوونەوە قەرار دراوە کە جیا ببنەوە کە نەچنەوە لای یەکتری بەڵام پیاوەکە هەر ڕازی نەبووە بۆیە هێشتویانەتەوە کە بچن لە دادگان بابەتەیەک لای بکەنە وا بوو ڕازی نەبوو بەڵام من تاوا لەو کاتێک کۆتاییم بە شتەکە هێنا چاوەڕێی محکەمەمانە تۆ خۆت لای خۆتەوە کۆتایی پێهێناوە بەوانی شمووی وتم تاوا من ناگەڕمە بە لای ئەو پیاوە ئیترەوە بە چاوەڕێی محکەمەمانە کرد کە بڕۆین بۆ محکەمە جیابینەوە بە تەواوەتی تەحمولی براکان من ناکرد براکان آخر چاوەڕێی محکەمەی چی دەکرد خۆتۆ هەر نەچویتێتە محکەمە سکاڵاشت تۆمار نەکردووە وایە بەڵام براکانم وتیان ماوەیەکی تر ئیشی محکەمەکە دەست پێکات سکاڵەت تۆمارەکەین و ئیتر بە تەواوەتی جیاتانەکەم بەڵامەتی لەو ماوەی کە قسەیان کرد من نەمتوانانی تەحمولی براکانم بکەم چونکە براکانم زۆر دڵیان پیس بوو چونکە مەسەلەن وەکو کچ نەبووم و یعنی وەکو بێوەژنێک بوو زۆر چاویان لەسەرم بوو ئەدوێت چی بکەیت تۆ کە ئەوان ئەویستیچ بکەم بەڵام زۆر یعنی نیان ئەهێش بچم بۆ بازاڕیش تەنانەت ئەو ماوەی کە لەوێ بوو ئیتر نزیکەی سێ ماڵ تەلەفۆن وشتت پێ بوو تەلەفۆنم پێ بوو بەڵام دایما خەریکی ئەم مۆبایلی من بوو بۆ شتێکی تیا بدۆزنم منیش تەحملی ئەو شتم نەبوو بەڕاستی ئیتر بەیانیەکیان ئەوان هەڵ نەستا بوون لە خۆم ماڵ بەجێهێشت ڕۆشتم بۆ شارێکی تر باشە هەر یەکسەر لە پڕێکەوە بڕیارەدایان پێشتر ئامادەکاریت بۆ کردبوو وەکو ئامادەکاری نا بەڵام پێشتر لە مێشکما بوو یعنی تەحملم ناکرد هەر پێش ئەوەی جیاژ بمە و بێمە بۆ ماڵی باوکو ئەم زانین تەحملی براکانم ناکەم چونکە براکانم هەر کاتێکە کچیش بووم هەروە بوون لەگەڵما بەڵام کاتێک کە جیا بوومەوە و هاسمە بۆ ماڵی باوکم خراپتر بوون ڕاستە و خۆت چویت بۆ شارێکی تر بەڵێ باشە بۆ هەوڵت نەدات بچی بۆ لای خزمێک کەسێک کارێکی خۆت یان بچی بۆ شوێنێک بۆ پەناگەیەک بۆ ئیلاچی بۆ شوێنە لەبەرەوەی ڕفیقێکمی لێبوو پیاوێکی لێبوو کە پێشتر ڕفیقم بوو باشە هەستمە کرد لای ئەو ئەمینترا پارێزراوترم کەڕۆشتێکی غەریب بوو تۆ بچیتە ئەوێ هەستە کرد کە پارێزراو بێت هەستمەکە لە خزمەکانم باشترە بێت چونکە خزمەکانێتی مشکیانە بردەم بڕۆ بۆ لای پیاوەکەوە باشەوە کەسە چۆن ئەناسی وەکو ڕفاقەتی یان عیلاقات و شتان هەبوو ئیلاقەنا بەڵام پێشووتر هەر لام بوو نزیکەی ساڵێک هەر لە فەیسبوک لام بوو ڕفیقم بوو بە ئاسایی پێشتر بۆ دووت بوو کە من یەم بۆ لای تۆیان لە پڕێکا کە ڕۆشتی پێدوت نانە پێم نەوتە بوو هەرکە گەشت بە شارەکە چون لە شارێکی تر بوو چون بۆ لای تەلەفۆنم بۆ کردوتم ئەوستا من لای تۆم لە شارەکەی تۆیان هیچ کەسێ ناناسم شارەزانیم ئەگەر بێ بۆلام سوپاس دەکەم ترەوە بوو دوای تۆزە هات بۆلام هەرچۆنە بێ ئەینوانەکەی دۆزیەوە و هەمسە هەنە ناونیشانم پێوت و هات بۆلام ئیتر یەک دوو ڕۆژ بردمێ بۆ ماڵی خۆیان بەڵامە چونکە خێزانی هەبوو وتی نەک ژنەکەم پێی ناخۆش بێ ئەو بەم بۆ لای دایکم ئیتر ڕۆشتم بۆ ماڵی دایکی ماوەیەک لەوێ یەک دوو ڕۆژ لەوێ مامەوە دوێەوە ماری کردم داوای لێکردم وتی ئەی بۆچی نایی شوم پێ بکەیت تۆ ئەتزانی کە قسەت لەگەڵم کەسە کردووە پێشتر زانی وتەکە ئەمە خێزانی هەیە بەڵێ ئەمزانی کە خێزان و مناڵی هەیە تۆ هەر بەنیەتی ئەوە نەڕۆشتیت هەستێکی جیاوازم بۆی هەبوو بەڵام بۆ نیەتە ناکەشی پێ بکەم تەسەوری شم ناکرد کە داوای ئەوم لە چونکە خۆی ژنی هەبووە هەر لەبەر ئەویش نەبوو کە کێشت لەگەڵ مێردەکەت هەبوو بتەوێ بەجێ بێڵی تۆ بچی بۆ لای ئەو من ئەگەر ئەویش نەبووە هەر جیابوومەوە لێ یعنی ئەوجا نەبوو بوویتەوە جارێک ئەخر ئەگەر ئەویش نەبووایە من هەر ماڵم بەجێ هێشت ئەو نەبووە من هەر جیا ئەبوومەوە لێ چونکە من تاوا لەگەڵ ئەو پیاوە نەمەتوانین تەحمل بکەم کە ڕۆشتی بۆ لای چیت کرد ئەو چۆن توی برد بۆ ماڵەوە
ناڵم یەکەم جا بردمی بۆ ماڵی خۆیان بەڵام وتی نەگژنەکەم پێی ناخۆش بێ بردمی بۆ ماڵی دایکی باش یەک دوو ڕۆژ لە ماڵی دایکی دایکی ماڵەوە زانی کە تۆ ژنی تو ڕات کردووە وەکو ڕاکردن نا وتی ئەمە ڕەفیقی منە ئیتر دوای یەک دوو ڕۆژ هات بە دایکی وتی ئەمەوە بیکەم بە خێزانی خۆم و ئەم شتانە تر ماری کردم لای مەلا دایکی چی وت کە هیچ زۆر بەلای ئاستایی بوو باشە نەیوت پێشی خۆش بوو باشە کە لەگەڵم کوڕە قسەتە کرد ئەوەی زانی کە تۆ زەواجت کردووە و مناڵت هەیە و ئەو شتانە باڵە باڵە ئەیزانی کە زەواجم کردو بەڵام ئەیزانی بە تەواتی جیا بوومەتەوە من بەس ئەوم پێنەوتە بوو کە لە محکەمە جا نەبووینەتەوە پێم وتە بوو لە محکەمەش جیا بووینەتەوە تێگەی ئەوا بوو مۆزوعەکە بۆچی وات لای ئەو وادێت وتم ئەگەر ئێستا بزانە جیا نەبوومەتەوە هیچ کەسە خۆی ناخاتە کێشەوە وێ وتم بە ئەو قسەیە بکەم تا لە دەستم نەڕوات کەواتە تو هەر بۆ نیەتەوە مادام ئەوت پێ و تو هەر بۆ نیەتەوە چوویتەتە ئەوێ ڕات کرد بەنێتی زەواجنا بەڵام بۆ لای ئەو ڕۆشتم یعنی هەستم بە ئەمانە کرد لای ئەو هەستێکی تایبەتم هەبوو بۆ ئەو باشە چۆن مارەکران کێ مارەی کردن مەلایەک بوو هەر ناسراوی خۆیان بوو یعنی ئەوە نەبوو بێگان نەبوو بێت بەڵام مەلاکە نێزانی کە من جیا نەبوومەتەوە وای زانی کچی بەڵە بە مۆزوعەکەی نازانی بۆیە کردی چونکە گەروا بنەیە کرد باشە ماری و شتیشت دیاری کرد هەمووی لە لای مامۆستاینەکە بەڵە باشە چۆن نەئەترسای کە ئاشکرا ببیت براکانت بۆت بێن هەستی ئەوەت نەبوو کە ئەمە کە سوکارێکت هەیە و بە دوای تۆیا گەڕێن هەموو شتێکم دا نبوو لە مێشکمە کە ڕۆژێکێت هەر ئەم دۆزنەوە ڕۆژێکێت کە بە دوامە ئەگەڕێن تەبعەن بەڵام ئەمود شتێکم هەیە ئەو پیاوە بە پشتی خۆم مەزانی ئەمود ئەم پارێزگاریم لێکە عنی بۆی ترسەکەم بۆ شتێ مێشکی خۆم کەم کردبووە بۆ چاوەڕێت نەکرد یەک جارجیا ببیتەوە بچیتە دادگا بابەتەکە شێوەیەکی فەرمی وەربگرێت بۆی تۆ تاوان ئەنجام نەدەیت وڵی ئەو نەبیستە بووم کە محکەمە زۆر تاخیرتەکە بۆ جیابوونەوە ئەم شتانە نەمەتوانین تەحمل بکەم لەگەڵ براکان مامیتر بۆیە ماڵم بەجێ هێش نەمتوانین تەحمل بکەم تا ئەو کاتە باشە چۆن ئاشکرا بوو ڕۆژێکیان مێردەکەم هات درگاکەمان کردەوە مێردەکەم بوو بەڵام هیچی نەکرد ڕێک ڕۆکە ئەمی بینی ڕێک بۆشتە دەرەوە دوایەوە سکاڵی تۆمەکە بەس نازانم چۆن ئەمی دۆزی بۆ شوێنەکەتان نەگۆڕی دواتر کە ئەو شوێنەی پێزانین نەوەڵە کا قسەی نەکەوتمان بەخوا هیچ ناکات ڕۆژ سکاڵی تۆمەر کرد یەک دو سەعات هاتن دەستگیریان کردیم باشە چەندێک سزادراوی چەندێک لە ژوورەوە بووی نزیکەی 6 مانگ ئەی ئەو کەسێک کە زەواجر لەگەڵا کردبوو ئەویش باشە تاوا ئێستا بە یەکەوە نین نانە ڕێگریمان نەکراوە نابێت بەتەمانی زەواجی لەگەڵا بکەیت نا لەگەڵ مێردی پێشوومە یان ئەمریکا نانە چونکە نایڵن هیچ کۆنتاکت و شتان نییە هیچ پێنجێکمان نەماوە ئەی دەنگ و باسی مناڵەکە تەزانی ئەو کاتێک کە لە ماڵی باوکەم بووم هێوەرژنێکم زوو هەواڵی بۆ ئەناردم و کامێرەی بۆ کردم و ئەم شتانە بەسی تر دوای ئەوەی کە زەواجم کرد ئەو هەواڵم نەمالەی زۆر چونکە لە بیرت ناکرد چەندێک تۆ لەو ماڵە بوویت نزیکەی مانگێک هیچ بیری و مناڵت ناکرد دڵت لە لای نەبوو دڵم لای بوو بەڵام ئەمزانی کە لە خۆم دڵسۆزترن بووی باوکی زۆر دڵسۆزی بوو جگەلەوە خەسووم زۆر دڵسۆزی بوو یعنی ئەمزانی لە شوێنێکی ئەمینایە یعنی وا بوو بیرمە کرد بەڵام دڵنیا بووم لێکە لە شوێنێکی باشایە ئەنجای مەجگە لەو ژنەیکە و کاری کردووە قسەی هاوسەرەکەشی واتە هاوسەری پێشویش کە سکاڵاکارە لە دۆسیەکەی وەرمانگرتووە با پێکەوە بزانین ئەو چۆن بەم بابەتەی زانی و سکاڵاکەی کردووە سەرەتا لە هەموو ئایلێکا کێشە و مەشاکل هەیە و دەنگە دەنگ دروستە بێت درێمەش وەک ئایلەکانی تر دەنگە دەنگێکمان بوو ئەمە فرەتا ئاسا ڕۆشتەوە بۆ ماڵی باشی ڕۆشتەوە بۆ ماڵی باشی و ئیتر تقریبا وتم پێشتر جێ ئاوا جارێکتر ڕۆشت بۆوانێ دوای ڕۆژە چوون بە شوێنێ هاتەوانێ ئیتر وتم دەی وازی لێ بێنە با دوو ڕۆژە ماڵی باشی بێت چەندێک ئێوە چەندێکە بە یەکەوەن 3 ساڵە مناڵتان هەیە بەڵێ کوڕێکمانەیە تەمەنی چەندێکە 2 ساڵە ئیترەوە بوتم دەی با تۆزە مێشکی ئیسراحەت کەوامانە دوای 2-3 ڕۆژ ئەچمەوە بە دوای یان دوای ڕۆژێ ئەچمەوە بە دوایەمانە ئیترەوە دوای 3-4 ڕۆژ هەر تەلەفۆنم بۆکردن ئەم جوابی نایەوانێ ماڵی شەوان هەرەوی جارێ پەلەمەکە ئیتر دەی وردە وردە فترە بە فترە من لە فترە هەر تەلەفۆن مەکەرە من پێیز ناگە خەڵکی لێکۆکەمەوەیان ئەمانە خۆمەچمەی هێنمەوانێ وکەی هاتە قەنەعاتۆمانە ئیترەوە بوو هەرایەوە پەلەمەکە
ئیتر لە دوای سێمە ماڵی ئێوە ئەیوت پەلەمەکەی ماڵی ئەوان یاعی من تەلەفۆن بۆ باوکو دایکیە کرد ئەیوت پەلەمەکەن جار ئێمە ئێرە بەدوایە ئیترەوە بوو تقریبان سێ مانگی خەیان ئەم هێنان و بردن و تەلەفۆن و ماڵەکەی نەبردبوو لەگەڵ خۆی نانی برد لای تۆ بوو بەڵێ بەڵێ ئیتر ئەوە بوو ڕۆشتم بە دوایە نەختێ پیا ماقوڵ و مەلاوشتم برد و بر ڕۆشتم بە دوای وتم بەشکم قسەیەمان نەشکێنێت و بێتەوە لەگەڵمە ئیترەوە بوو قسەی ئەوانی شکان نەهاوتەوە لەگەڵمە باشە چی ئەوت ئەویت بە مەرجێکیەمەوەیان ئەویت هەر نایە ئەوون من نایەمەوانێ باشە لەسەر چی هەر لەسەر شێشی خێزانی ئاین شتێکی زۆر بەسیتیش بووە شتە بەسیتەکان ئێمز گەورە کرد ئیترەوە بوو تقریبان فترێکی پێچ و ئێوارەیشان براکەی تەلەفۆنی بۆ کردم براکەی تەلەفۆنی بۆ کردم وتی ئەوە نەهاتۆتۆ بۆ ماڵیەوە وتم نەوەڵا وتی لەبانێ و ڕۆشتۆتە دەرەوانە دیار نییە ئێتە منیش گوێم نایەت بەس لای سەعاتێ سەعات و نییەکی پێچ و تەلەفۆنم بۆ براکەی کردوتم چی بوو وتیان وەڵا هەر دیار نییە نهاتۆتەوە ئێتە من بۆ ڕۆژە دوای ئەوە یعنی بۆ بەیانەکەی کە هەسام لە خەو دەستم کرد بە دوایە کە بگەڕم بە دوایە گەڕام ئیترە چوون بۆ کافتریە بۆ مزگەوت ئیتر بۆ دوکانەکان بۆ هەچی شوێنێک عقلم بیگرتە چون پرسیارمە کرد و ڕستمی پیشانیان ئەوە بوو هەر دەنگی نەبوو کەس نەیەزانی لە شوێ تقریبا مدەی 20 ڕۆژێکی خایەن لە ڕێگەی ناسیاوێکمانەوە کە برادەریشی هەبوو ئەو برادەری هاوپێی وتم وتی بڕۆ لە فلانە شوێنە و شووی کردوێتەوە ئەو چۆن زانی نازانم منیش زۆر پرسیار کە ئەچووی بۆ شوێنان ئەوتت بۆ شارەکانی تر ڕۆشتون بەڵێ بەڵێ کە ئەچووی چیت ئەوت مەسەلەن ڕسمشتت پیشانی ئەو ڕسم خەڵکی تەسکەرەی چی ڕسم و پیشانیان تەسکە ڕۆشتەکەی پێ بوو بەس ڕسم پیشانەیە وت من ئەمە ئافرەتە وم بووە چۆنەڵی سۆراغی مەکرد هەوڵتان نەدا لە ڕێی ڕاگەیاندن و شتەوە نانە هەر بۆ خۆمان گەڕای باشە هەر خۆتە گەڕای بەتەنیا نانە براکەشیە گەڕا براکانی لە یەک کاتابەیەکەوە گەڕانیان ئەو بەجا ئەو بەجیا من بەجیە ئەوان لەلایەن خۆیانەوە گەڕامیش لەلایەن خۆمەوە گەڕا ئیترەوە بوو بۆی ئەو برادەرەوانێک کە ناسیاوێکمان ڕەفیقی ناسیاوێکمانە وتی بڕۆ لە فلانە شوێنە و شووی کردوێتەوە کە منیش ڕۆشتم سێرەکەم فعلەن وا بوو لە ماڵێکا بوون کە بینیم ئاوا بووم نیشت قسەیەکم نەکرد هیچم نەوت ڕێک هاتمە دەرەوانێ ڕۆشتم لە ماڵەکە پرسیارت کرد بڵێ چیەکەی لێرە ئەمانەکیان پرسیارم کردی تە پیاوەکە وتی ئەمە ژنمە تۆی ناسیەوە پیاوەکە نازانم بۆ ئەویان کە ئایا من ئەناسییانە بەزی تکەوەی یەکسە من هاتمە دەرەوانێ لەبەری هەچیەکەم بوویتە لەویە یعنی بوو بە دەنگە دەنگ و شەڕماوتم نابا من هیچ نەڵێم ژنەکەش نەوت نەدوت هیچیشم بە هیچیان نەوت ئەو هیچی نەوت ئەویشی چی نەوت هەرکە زانم شتێکی ئاوا من هاتمە دەور یەکسەر چوم شکاتم کرد چوم شکاتم کردویترەوە بوو جیرانەوە جاری تر ئاوها ڕۆشتووە و نەیاتەوەیان تۆراوە و بێتەوە چۆن چۆنی بووە وەزان باسیشم کرد وتم یەک ڕووی جاریان ڕۆشتووە ئەویش لە دوای یەک ڕۆژەوە من چوم بە شوێنە هاتۆ بە ماڵەکەی خۆی دانیش هیچ کێشێکی نەبوو بسیرکە بەم ڕۆشنەی ئەم هیچ پێشتر هیچ گومانێک لە دڵتان نەبوو هیچ شتێکت بەدی نەکردبوو کە مثلەن پرسیاری لێ بکەیت ئەها دەلالت لەوە بکا کە ئەمە بۆ شوێنێک ڕۆشت بێت یان نیەتێکی هەبێ گومانکردن چۆن بوو یعنی فترەیەک بوو ئەم بینی تەلەفۆنەکە یان ئەوە تا نامە ئەگۆڕێتەوەمانە بەسی تر هەموو ژن و مێردێک لەوانەیە ها گومانیشیاوان بۆ دروست منی زۆر گوێم نایە تەنات بەس ئاخر جاریان تۆزە گومانم لا دروست بوو ئەویژەوە بوو کە ڕسمی ناردەبوو بۆ فەیسبوکێک ڕسمی خۆی بۆ ناردبوو لەویە چاتیان کردبوو بەیەکەوانێ ئیتر چاتەکانیشی سڕی بۆ ڕسمەکانت بینی بەس ئەوەی ڕسمەکانە بینی دوایی کە ئەوە نەبوو نەمیز یەکسە بچم لێ وەرگرمەوانێ موبایل وشتی لێ وەرگرم لە دواییە کە سەیری موبایلەکەم کردەوە سێم کە چاتەکان سڕابووانێ باشە ئەم ڕسمی بۆ کەسە نردبوو کەسەش ڕسمی بۆ ئەم نردبوو ڕسمی ئەمە بینی بۆ ئەو ڕۆشتە بوو ئەو کەسە نازانم نەمبینی باشە ئێستا بە عقلی خۆت ئەم کەسەی کە ئێستا زەواجی لەگەڵا کردووە ئەمانەوە کەسەیەکە نازانم لە بەرەوەی ناوشتی فەرقی هەبوو ناوشتی فەیسبوکەکە لەگەڵ ئەوە زۆری فەرق هەبوو بۆ ئەوان نازام ئایا ئەوە یانە ئیشت چیە تۆ من هەر کاسبم باشە تەمەندان نزیکە لە یەکەوە تۆ چەند ساڵی ئەو چەند ساڵە من موالدم 1970 ئەو موالد 1990 بە خۆشەویستی زەواجتان کریان بە سوتفە بوو وەڵی بڵێم چی ینی ئەم ناسی پێشتر بەزەوە بوو بینوشتمان نەبوو یعنی بڵێم خۆشەویستم و بێیان شتێک
بەس دوور و نزیک ئەم ناسی یعنی ئینمە کرد. باشە ئێستا ئامادەی تۆ جارێکی تر ئەو بێنیتەوە؟ نانە قەت نە من ئامادەمونە ئەوی ژێتەوە بۆ لای من. باشە ئەی مناڵەکەتان تەمەنی و تچەنێکە؟ 2 ساڵە. باشە ئەو لایکی کێ بەخێوێ ئەو لای دایکمە دایکم بە خێویەکە. خۆ دەبینی هەموو ڕۆژێ؟ بەڵێ هەموو ڕۆژ لەگەڵ دایک؟ بەڵێ باشە چیەکە ئەو مناڵە بۆ دایکی؟ وەڵی ئەو ناتوانێت قسە بکات جارێ مناڵە بەڵام یعنی پێوەی دیارە کە بیری دایشەکە ینی گرۆزی زۆرەکە زۆر ئەگریت زۆر یعنی شەوانە خەبەریە بێتەوانێ ینی مستەمەڕ بێتاقەتە مناڵەکەت نیایە کە ڕۆژ تۆرایان خۆینی؟ نا من تەرانەت مناڵەکە کە دوای 3-4 ڕۆژکە ئاوا بوو تەلەفۆنم بۆ کردوتم با مناڵەکەتان بۆ بێنم ئەم مناڵە حاڵی ئاوایمانە وتیان نەخمەی هێنا ئێتر دوای 3 مانگەکە یعنیش خۆم تەحملم نەما من بۆ خۆم زۆر کێشەم نەبوو بێتەوە یان نێتەوە بەڵام بۆ مناڵەکە یعنی زۆرم پەرۆژ بوو بۆیە خێرا ڕۆشتم ئەو خەڵکەشم کۆ کردەوە بردمەوانێ وتم بەشکم لە بە خاتری مناڵەکە بێتەوانێ بەزیتر هەر نەهاتەوە. زۆر باشە مامۆستاوەشیار فێمە لای جەنابتان پێکەوە گوێبستی قسەی هەم ژنەکە و هەم هاوسەرەکەشی بووین ژنەکەڵێ جا بۆم زانیوە کە جا بوومەتەوە بەڵام مێردەکەی لە نەخێرجا نەبووینەتەوە بە هیچ شێوەیەک باسی جابوونەوەش نەکراوە اینجا وەکو مامۆستایەکی ئاینی و هەروەها شارەزایەک سەرنج و تێبینی جەنابتان لە کۆی بابەتەکە چییە لە قسەکانیانەوە؟ ئێمە 3-4 خاڵمان بەلاوە زۆر گرنگە یەکەم لە زمانی حکومەتی لە وڵاتە شووە حکومەتی عراقی هیچ هەموو مەلایبۆی نەبوو ژنمارەکە قازی دەبایە ئەم ئافرەتە بچوایە لا قازی وەرەقەیەکی ئەدا بە مامۆستایەکی مجاز کە ئیجازەی هەبێ و بتوانێت ئەم ئافرەتە نیکاکە بەڵام بەداخەوە ئێستا کۆمەڵێک پیا بوون کە نەگوێ خوا دەن نەگوێ قیامەتە دەن لە خوا ئەترسن هیچ لە حساب بۆ شتانە ناکەن یعنی بەبێ زانیاری بەبێ عیلم دەچن ژنماران برا بچوو کرد لە ساڵی 85 خوا ئەو شەرەفەی داوە پێم خزمەتکاری میحرابی پێغەمبەرم هەتا ئێستا ژنێکم مارەکردنەوە نەکردووە هەتا ئێستا لە مەسائلەی تەلاقێکە بەشداریم نەکردووە ئللا بۆ ڕێخستن نەبێ بۆ ڕێخستن بەشداریم کرد بەڵام بۆ جیابوونەوە قەس بەشداریم نەکرد باشە مامۆستاوەڵا ئەوش لەلام پرسیار بوو کە جەنابتان بۆچی ئەو بابەتی جیابوونەوە مثلەن ئەبێ شتێکی تر بێ بەڵام بۆچی وا ینی هیچ کاتێک ئامادەنین کەوا هیچ ژن و پیاوێک لە یەکتری مارە بکەن نیکاحەکە کە بڵین برا بچووکردنم کرد کاتی خۆی بەهۆی کۆمەڵێک خەلەلی ئاوا کە لە بیر و بڕوای مندا ئەو کاتە من گەنج بووم بەلامە ئەو نیکاحانە دانامەزرێ کە دانامەزرا منیش تووشی خەلە بم بۆ قیامەت ئەچکمە ئەو خوشک و برایە لە ژێر پەردەی شەرعا من مارەیانە کە ممارەیەکەیشان دانامەزرێ ئەو کاتە ئۆباڵی ئەو تاوانە دێتە گردنی برا بچووکێ منی گردنی منیش ئەوەندە باری کە بەرگەی ئەو قوتە من تاوانەکانی خۆم پێ هەڵناگیرێت جا چ جای تاوانی خوشک و برایەکی تر بکەمە ناو ملی خۆم لە ژێر پەردەی شەرعا کە ئەمە شتێکی زۆر قورس و زەحمەتە ئینسانی یەک تۆ ترسی خۆی لە دڵا بێ ناوێرە ئەو ئیشە بکە اینجا لە زمانی ئەو کاتا کە من لە ساڵی هەشتاکان عەرزم کردی تۆ بینەران بیسەران خۆشەوی ژن بە ژنیانە کرد گەورە بە بچووکیانە کرد مناڵیان لەسەر بێشکە مارە دەکرد ئێمەنیش وەکو خۆم قەنەعەتم بەو شتانە نەبوو کە ئەوە مەسەڵەن شتێکی باش بێ و شتێکی بەکەڵ بێ و یا بەهرەمەند بێ لەبەرەوە بڕیارمدا بۆی کەس دڵی لێم نێشێ و تاوانباریش نەبم لاخوا بە دەرەجەی ئولا لەوە بڕیارم داوتم کاکە من کە بووم بە مامۆستا لە جافران وتم نەژن نیکاحەکەم نە تەلاقیش تەداخولیەکەم پینە و پەڕۆ لا من نییە و بەڵام بۆ ڕێخستن هەوڵدەم هەوڵیشم داوە سوپاس بۆ خوا چەنە خوشک و برامان هەیە وەکو ئەم خوشک و برایە لە محکەمەش جیابوونەتەوە بە فەزڵی خوا هیمەتمان کردووە خودای خوا گیان و بەهۆی هیمەتی کۆمەڵی دڵسۆز و خەمخۆری وەکو بەڕێستانەوە توانیمانەوە بە یەکیان شادکەینەوە و خانەوادەکە بنیاد بنێن و دروستکەینەوە بەڵام ئەمە وەکو مەتەڵ وایە باشە مامۆستا فەرموو زۆر سپاس سزای ئەو مامۆستایانە چییە مامۆستا ئاینیانە بێگومان کە ئەم جۆرە مارەکردانە ئەم پرۆسانە ئەنجامەدەن لە کاتێکا مەسەلەن ئەم ژنە من پرسیارم لێ کرد پێشەوەش کە قسە بکەین هیچ شایەدێکی لەگەڵانە بووە تەنها کوڕەکە و دایکی کوڕەکە و کچەکە خۆی بوو مەسەلەن هیچ سیفەتێکی ئاشکراییتیانە بووە کامەیەکێکە لە خاڵەکانی زەواجکردن کابێ بە ئاشکرا بێت و چەند کەسێک لەوێ ئامادە بن بۆی بزانن کە ئەم زەواجە ئەنجام دراوە یان بۆ ئەوەی کە نەیزانیوە یان نەیپرسیوە هەرچەنەڵێم لای مامۆستاکە وتومە کە من کچم بەڵام خۆبێ بەڵگەیەک هەبێت ئەمەش ژنی پیاوێکی ترا مەسەلەن ئەمە چی جۆرە زەواجێکە کەیکەن بەڵێ خوشکە بەڕێزەکەم لەم حاڵە کاتە
ئێمە حەدیسی پێغەمبەرمان فەرمێ هیچ نیکاحێدا نامەزرێ ئیلا وەلی و دوو شایدە بێ هەبێ ئەبێ وەلی و دوو شایدە بێ کوا وەلی مامۆساکی وەلی ئەم ئافرەتە کێ ئەوەیەکی کە تۆ داوای مەفروسە داوای تەسکەرەی لێ بکەیت داوای شوناسنامەیەکی لێکادەی بەڵگەیەکم بەرێت تۆ کچی ئەم زەلامەی یا ئەمە وەلی ئەمرتە ئەمە یەک دوو شاهیدێنی ئەم دوو شاهیدە بۆ قیامەت شایەتی دەن کە ئەم ئافرەتە هاوسەری تری نییە یا تاوەکو ئەو جەنابی ئەو پارێزەرە خوابی پارێزێ کە ئیشارەتی ئێمە لە شەرعی پیرۆزی ئیسلامە دوو عیددەمانێ عیدەی تەلاق لەگەڵ عیدەی وەفات عیدەی وەفات دەبێت 4 مانگ و 10 شەو ئەم ئافرەتە بۆی نییە شوکاتەوە عیدەی مەسەڵ تەلاقیش دەبێت 3 مانگ ڕێک چاڕایە 3 پاکی ببینێ ئەو ساشو بکاتەوە ئەنجا ئەمە لەم حاڵەکاتە ئەمە مامۆستا بەڕێزە یعنی لەگەڵ ڕێز مابووی کە یعنی ڕێزی تیانە بۆ ڕێزی تا وای نابووە ئەو ئیشی بکردا لەخوا بترسایە چونکە ئینسان کە لەخوا هەم پێغەمبەر فەرمێ خوایە پەنا ئەگرم بە تۆ لە دڵێ کە ترسی تۆی تیانێ ئەم دڵە گە ترسی خوای تیابێ نابێ ئەو کارە بکە ئەنجا ئەو ئافرەتە ئەو پیاوانە کە ئەم ماری کردووە هەر تاوانیان کردووە ئەمی شەریکی ئەو تاوانەیە لەگەڵیانە وەکو ئەوان وایە سەیری کە خوشکە بەڕێزەکەم لە زمانی ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ کابرایەک دزی کرد بوو کە کابرایان دزەکان هێنا وتی بۆچی دزیەکەی وتی لەبەرەوەی معیشەتم ناڕۆتی بۆ کاسبی ناکەی وتی کاسبیم کردووە بەڵام ساحب ئیشەکە پارەکەم نادێتێ وتی ئەمە لێرا بێ ساحب ئیشەکە دەستی ببڕن چونکە ئەم بۆ بە هۆکاری ئەوی کە دزی بکە ئەمیش هاتۆ لە ژێر پەردەی شەرعە کە ئەم ئافرەت و پیاوەڵێ یعنی لەلایەنی خوانەوەڵێ ئەمە خۆ تاوانمان نەکردو ئێمە ئەوە پیاوە و شووی پێیەکەم و ئەوش مامۆستایە مارەی بڕیومون بە شریعەتی ئیسلام شوم پێکردو بەڵام کە ئەمە 100% مخالفەی شریعەتی پیرۆزی ئیسلام و بە هیچ شێوەیە لەگەڵ شریعەتی ئیسلامە ناگرێت جارێ خوشتی بەڕێزم بینێران بیسەرەوە بە ئەوەتان لا ئاشکرا بێ نیکاح یعنی چی لە شەرعە یعنی حەڵالکردنی ئەم خوشکە بۆ ئەو پیاوە بۆ ئەو برایە باشە ئەمە لە زاراوەدا یعنی ئیعلانکردنی شوکردنی ئەم خانمە بۆ ئەم برایە باشە ئەمە یعنی بێ ئەلان کردی ئەمە جا حتا پێغەمبەر صلی الله علیه وسلم لە زمانی زوودا وکو ئەم شوێنانی کە بڵین شەکراوی تیادا خوێنێتەوە نەبووە فەرمووی نیکاحەکانتان لە مزگەوت تا بکەن بۆ لەبەرەوەی نوێژخوێنەکان لە مزگەوتە زۆر کۆ بنەوە و نوێژخوێنەکان تووشی بوختان نەبن تووشی گوناح نەبن مەسەڵەن بڵێن من کچەکەم داوە بە برایە کاکە خزمانی هەردوولا هەم خزمانی زاواکەم هەم خزمانی خۆم کاکە خزمان دۆستان بە گومان نامەچن و شەیطان زەفەرتان پێنێ کچەکەی من بەڕەسمی داومە بەم کوڕە ئەم کوڕە لەم دقة هل عقدي نكاحك هل عقدي نكاحك خزانك من بيبا دايكي او كره يعني خصيتي كخصي بو دايكي تبهيش حتى كشكي من بيجوزيتو نيجوزيتو بمري لجيانا به دايكيتي بلام استبدا خوشتي واسيرو سمرا بينين لملاتا امانه بناوي ازادي خو اما دستي لبشتو خو اشكرا لملاتا او تام سغانا لم كولانا سغي برلاين دانا ام سغ برلاينا خريك ورقي خلق دري ما في اجل نبي بابا اجل مهم يا انسانك خريك انسانك كأخوالي بمناي ما في أجل أجل برو أما في مافا قريك بسر ولاتي إما ولاتي إما شوان حج نا حسابه أخواك بله اگر لنتیجه هم هاوسەرگیریە کە جەنابتان لەوەی قانونیشەوە باتڵە نحسابی بۆ قانونەکە قانون محاسبە لێ پێچینەوە نییە لەگەڵ ڕێز و احترامە بە یەک تەلەفۆن خۆی نەجاتەدا بە یەک واستە خۆی نەجاتەدا یا کابرا زەلامی کوشتەوە تا لە ژوورە بۆ خۆی سجن کرا چی لێکەن بۆ خۆی دانیشتۆ معەزەز مکەڕەم خزمەتە کرێ تاکو عافاتێ دێ بۆ خۆی عافاتەکە بەرەبێ دیسانەوە دەستەکاتە بە خۆکوشت بەخوا یەکێک لە بەندیخانەم لەسەر مادەی خۆشبەر گیرابوو من قەت ناچم بۆ بەندیخانە بەڵام قەدەری خوا جارە چوم بۆ کردم ڕۆڵە تۆزی عاقڵ بۆ ئەمانەتی کەچی ئاوا جاویەتی مامۆستا هی وەکو منیشی پێویستە بڵا خاشەوە هەری لاقەت پێویستم بە تۆ نییە دوایی هاتە دەرەوە خوا ئاگای لێ خوشەکەم چوو سیاری زەلامێکی فران و سیارەکەی برد ئەخر ئەگەر ئەمە یاسای عقوبات یاسا شەرعەکانی خوا جێبەجێکەین ئەمانە ناتوان ئاوا بکەن ئەمە یەک دوو خوشکە بەڕێزەکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئێمە کە ئەم قسە بە خەڵکە لە ئێوە دڵتان پیسە نا ئێمە ئەم کردەوە ناشین و قێزنەوە نەمان بیرە و بۆیە حەزەر وەرەگەی پێغەمبەر فەرمێ پیاوێکی نامەحرەم لەگەڵ ژنێکی نامەحرەمە کۆبنەوە سەری سێمیان شەیطانە ئێ باشە ئەم دادەیە وەکو تۆ جەنابت فەرموود بۆ نەچوو بۆ بڵای ماڵی مامێکی بۆ ماڵی خاڵێکی بۆ ماڵی کەسێکی بۆ ڕۆی بۆ لای براد ئەمە یعنی لەناو کورداریە شتێکی زۆر عیب و عارە کە من بڵێم ئافرەتی ڕەفیقم هەیە ئەچم بۆ لای ئافرەتەکەم ڕەفیقمە یا جەنابتان ڕۆژنامە نووسەکان خوا جەزاتان باتەوە ڕاگەیاندنەکان ئەوەتان بڵاو نەکردەوە من خۆم یەکێک بوونانی کە مقابلەیان کردەوە ئەیوە چن بە ناوی ئەوە کە
داوەتەکردن عیب دەبێ هەر بە ئاشکرا ژنەکانیانە گۆڕەوە ئەم ژنی خۆیان بۆ ئەو ژنی خۆیان لە خانوویەکی ڤێلادا دوو ژووری نووسنی تیا ژنەکانیانە گۆڕەوە ئەمانە بەڕاستی زۆر عیب و عارن بۆ میلەتی کورد کە ئەمە لەگەڵ میلەتی کوردان بە هیچ شێوەیە ناگونجێ وەکو چۆن بمانێ خورما لە کوردستانە سەوزکەی سەوز نابێ ئەمەش ئەم فکرە من بیرم دێ لە ساڵی هەفتاکانە لە ساڵی هەفتاکانە ویستیان لە سەرچنار مەلهە دانیان خەڵکی سلێمانی وتیان وەڵڵاهی بەربارانیەکەین بە ذاتی خوا لەسەر ئەو بازاری ئێستا کە بێڵن جادەی مەولەوی ئەوسا حتا پیادە و بازاری خوبەیدی شتی ئێرانیان لێفرۆن ئەلەویا بە چاوی خۆمدی بەربارانیان کرد یعنی میلەتی سلێمانیان میلەتی کوردستان میلەتێکی باخلاقە میلەتێکی بەئەدەبە میلەتێکی بەحورمەتە ئەبێ حیا و حورمەتمان لەلا زۆر گرنگ بێ بەداخەوە کە بە ناوی ئازادی و مافەکانەوە وایان لێکردەوە شتانە خەڵک من بیستومە لە ئافرەڵێ حیا چییە ئینسانی پێترسێ بەڵێ دەستت خۆش بێ کاک هەرێم ئێمە لای جەنابتان ئەم بابەتە لە ڕووی یاساییەوە حکومەکەی چییە؟ سزای ئەم ژنە چییە کە ئەم زەواجەی کردووە و سزای ئەو پیاوەش کە هاوسەرگیری لەگەڵا کردووە سزای ئەو مامۆستا ئاینیەش کە هەرچەند ئەمان باس لەواکەن ئەڵێن مامۆستا ئاینەکە بە هیچ شێوەیەک نەیزانیوە کە ئەمە هاوسەرگیری کردوێتەوە جارێکی تر و گیان نەبووەوە سزای ئەم سیانە لە یاسایە چۆن و چۆن مامەڵە لەگەڵ ئەم دۆسیەکرێت؟ بەڵێ ئێمە کە جێویستی وتەی هەردشان بووین ئەنی پێویستە ئەو بابەتە تاقیق بکرێن بەڵام لەو چوارچەوەی کە وتەکانیان جێبیست بووین ئافرەتەکە باس لەوە دەکات کەوا من لەبەر دادگا کە زۆری پێچێ ڕام کردووە باشە لەو حاڵەتەی بابەتی دێتە پێشەوە لە ماڵی باوکی خۆت ئەمینتر و سەلامەتتر نییە کە ڕادەکەی وە پەیوەندی تەلەفۆنیشی هەبووە لەگەڵ کەسێک کە برادەری بووە ئایا ئەمە دەبی بێ تاقیق بکەین ئەو کەسە پەیوەندی سۆزداریان هەبووە لە سەرەتا کە لە قسەکانی دەڵێن نەخێر بەڵام ئیتر ئەوە تاقیقی پێویستە ئەگەر هاتوو هەبوو بێتە مادەی 377 لە یاسای سزادەن عراقی لەسەری دەسەسپێندرێت و پێدەوترێت زینا زەوجی یاخود خیانەتی زەوجی لەو حاڵەتەی ئەوە ئافرەت پیاوەکەی مافیەوە هەیە داوای خیانە زەوجی پێ مادەی 377 لەسەریان بەرز بکاتەوە مەسەلەی ئەو کەسەی کەوا چۆتە لای و هاوسەرگیری لەگەڵی کردووە دەبێ ئەمە وتەی ئەو وەربگرین ئایا ئەو کەسە پەیوەندی سۆزداری بەر لەوەی کە ئەو ئافرەتە لە ماڵی باوکی بڕوە هەبووە ئەگەر هەبووە ئەوەش هەردەستی تۆ بابەتی 377 و مادەکە بە دیاریکراوە کە پێشتر ساڵێک تەلەفۆنات لە نێوانیانە هەبووە مردەکەشی باسیەوە کات کاڵێ تەنانەت من ئاگادارم کە وێنەشیان گۆڕیوەتەوە هەرچەند نازانم کە ئەمە بزەبت ئەو کەسەیە یان نا بەڵام دواتر دادگا بێگومانە و قەناعەتی لا دروست بۆ بۆیە سزای داوت بەڵێ ئەمە دەمیست بانی مەرحەلە مەرحەلە بێ بەسەر بابەتەکە سەبارەت بۆی کە ئەو پەیوەندی مادەم کە تاقیق کراوە پەیوەندی لە نێوان هەبووە بەڵێ ئەوە مادەی 377 بە پێی یاسای سزادەن عراقی لەسەریان سابت دەکردەوە پێی سزادرێن ئەو مامۆستا ئاینیەی کەوا لەو شوێنە بووە هەر ساڵ بە ئەنجامدانی ئەم کارە مادەی 377 بەسەرا جێبەجێکرێت سزاکەی بەپێی ئەم مادەیە لە چەند کەمتر نییە لە چەند زیاتر نییە هەر ژن و پیاوێک ئەم جۆرە زەواج ئەنجام بدەن بەڵێ خۆی مادەی 377 لە یاسای سزادەن عراقی کە هەر کەسێک خیانەتی زەوجی ئەنجامدا سزاکەی دەگاتە 3 ساڵ بەڵام بەکراوەی ینی دیاری نەکرێت لە چەند لە 3 زیاتر نەبێت بەڵام مادەیەکی ترمان هەیە لە ئێستادا مادەی 376 ئێستا ینی بابەتێک هەیە بە ئەمە تێکەڵی نەکەین لەگەر ئەو زەواجێک کە لە منتیقەی دۆک و ڕوویدا بوو ئەو بابەتی ئەو کەسە کە لە کاتی ئێستا ئەنجامیدا ئەو پرۆسەیەوە مادەی 377 و خیانەتی زەوجیە بەڵام ئەگەر هاتوو هاوسەرێک شووی بە کەسێک تر کردەوە کەوا لە تەلاق درابوو یاخود فترەی حدەی مابوو یاخود دوو زەواجی لە یەک کات کرد ئەوە ئەو مادەی 376 شمولی دەکات لە ئێستاشدا لە ئێستادا ئەگەر هاتوو ئەو مادەیە دەدرێت سزاکەی لە 7 ساڵ زیاتر نابێت باشە ینی ئەمە دەبیتەوە تاقیقکەین لەو بابەتە تەنها ئافرەتێکی ئێستا کە ئەو سزای کە سپی سزادراوە من دڵنیام لەوەی کەەوە مادەی 377 لەسەر جێبەجێ کراوە سپی سزادراوە بەڵام لێکوانە بەپێی یاسا ینی هیچ کەسێک نابێت هەروەکو مامۆستا باشی فەرموو وتی لە سەردەمی حکوومەتی ڕابردوو بازدەوە کرا کە نابێت لە دەرەوەی دادگا ژنمارە بکرێت و مامۆستای ئاین دەبوو ئیجازە هەبێرە بەڵێ بەپێی مادەی 10 بەرگە 5 لە یاسای ئەحوال شەخسی باری کەسی عراقی هەموارکرا و بەرکار لە هەرێمی کوردستان هەر کەسێک ئەگەر هاتوو لە دەرەوەی دادگا ژنی مارە کرد
بەبێ ئەوە بگەڕێتەوە بۆ دادگا ئەوە سزادرێت کە لە 3 میلیۆن دینار زیاتر نەبێت و لە 6 میلیۆن کەمتر نەبێت ئەوە 3 میلیۆن زیاتر کەمتر نەبێت لە 6 میلیۆن زیاتر نەبێت و هەروەها ئەگەر هاتوو کەسێک کە ژنی مارە کرد لە دەرەوەی دادگا بەڵام ژنی تری هەبوو ڕێی وەرنەگیرا بوو لەو حاڵەتی ئەو کەسە سزادرێت لە 3 ساڵ کەمتر نەبێت لە 5 ساڵ زیاتر نەبێت ینی ئێستا لێکوانە ئەمە بین ئەو بابەتەی ئەو ئافرەتە چەند جانی بەش تێدا هەیە ئەگەر تحقیق بکرێتن بە وردی و بچینە بابەتەکە بەڵام ئەوە ئیتر دادگا کە سزا بەسدا سەپێنرا ئەمە ناتوانانی بچینەوە سەر بابەتەکە لەبەر ئەگەری هەیە بابەتی سڵحی تێدا هەبی چکە دائما الصلح سيد الأحكام لو حالتش أود دو دبيتن أما نبي بين ئەم دوانە کە لە دادگا لە یەک جیا کراونەتەوە لە بەرەوەی ئەمان هاوسەرگیریەکی باتڵیان ئەنجام داوە ئەسڵەن هەر دروست نەبووە بەڵام دوای ئەوەی کا دووبارە ژنەکە لە هاوسەری پێشووی جیا بوویەوە جارێکی تر مانع هەیە ئەتوانێت لەگەڵم کەسەیە زەواج بکات کەسی دووەم مەبەستم بەڵێ خۆی ئێستا ئەو ئافرەتە سزا دراوە بەپێی یاسا ئەو ئافرەتە تەنازول کراوە دڵنیام لەو بابەتە حاڵەتێک هەیە ینی ئێستا ئەمە تێیدا لێمان بزرا حاڵەتێکی کە لێمان بزرە لەو بابەتە ئەو ئافرەتە کە ڕۆیشتووە چۆتە لەگەڵ پیاوەکی هاوسەرگیری کردووە خۆی ئەگەر لێکوانە سیر بکەین ئافرەتێک بەبێ پرسی مێردەکەی بەبێ پرسی ماڵی باوکی لەما ڕای کردووە چۆتە لای پیاوێکی تر باشە لەوێ شووی کردووە ئەمە خیانەتی زەوجیە بەڵێ ئێستا ئەو کەسە کە تەلاقیدا مەسەلەن مێردی پێشووی تەلاقیدا هیچ مافێکی لەسەری نما کەسێک کە تەلاق درا و هیچ مافێکی یاسایی لەسەری نما و هەر مێردەکەی خۆشی دەتوانین بێت و هەم یەکەم هەم دووەم بەڵام لێرەمە بە تەوزیعاتر بدەین هەر لە یاساش باسی کردووە و لە شەرعی مامۆستا زیاتر لەوانەیە لەو بابەتە زیاتر خبرە لە ئێمە هەیە ئێمە هەموو پیاوێک 3 تەلاقی هەیە 3 مەکان و 3 زەمەنی جیاواز تەلاقی یەکەم تەلاقی دووەمی بەڵام تەلاقی سێمی گەڕانەوە بوونی نییە بە هیچ شێوەیەک باشە بەڵام ئێستا لەو حاڵەتەی پیاوی هەر لەو کەسانێک کە تەلاقی درا و فترەی حەدەی تێپەڕی بەڵێ هەر کەسێک لە بۆی هەیە بچی ئەو کەسە داخواز بکات و بەمارەیەکی نوێ و بە حەقدەکی نوێ بیخوازی و بیکاتە هاوسەری خۆی ئەگەر ئەمە بین ینی حاڵەتمان زۆرە بەسەردا هەر لە ڕووی ئیسلامیشەوە لە ئاەتی 235 سوڕەتی بەقەرە بازەوە دەکات نابێ هاوسەرگیری ئەنجام بدەێت هەر تاوەکو مەرجەکانی جێبەجێ نەکرێتن ئایا مەرجەکان چێکە جێبەجێ دەکرێت وایە باشە لە بۆ ئافرەت تەلاق درا و مەرجی حدەیە بۆ ئەو کچانێکەوە شوو دەکەن مەرجی ئەهلی تەواوبی دوو شاهێد هەبێتن وەری ئەمری هەبێتن ئەمانە مەرجی هاوسەرگیری خۆ ئەگەر ئەو مەرجانیانە بدەن کەواتە ئەو زەواجە باتڵە هیچ کاتێک بە هیچ پێوەرێکی یاساییەوە ئەو کەسە نابێت لەگەڵی زەواج ئەگەر هاتوو ئەنجامیدرا پێچەوانەی یاسایە و یاسا سزا دەدرێت زۆر باشە کاک هەرێم یەک پرسیاری تر ئەگەر هاتوو ئەم هاوسەرگیریە فترەیەکی زۆرتری بخایەنایە مەسەلەن مناڵ دروست ببوایە لە ڕووی یاساوە چارەنووس و حکمی ئەم مناڵە چی لێ دێت بەڵێ لە ڕووی یاساوە مادە منداڵێک لەبین ئەو دوو کەسە ڕوویداوە دایک و باوک وجودی هەیە کە دایک و باوک وجودی هەبێتن ئەو سزای یاسایان جێبەجێ دەکرێتن حتمان لە تۆماری باری کەسیش لەسەر ئەو دایک و باوکە تۆمار دەکرێت آخر کە ئەگەر زەواجەکە باتڵ بوو بێت عقدی زەواج لە بینیانە نەبوو بێت چۆن ئەم بابەتە حەل دەکرێت منداڵەکە بەڵێ ئەمە باز لە ئەوان کە باتڵە سزای خۆیان خواردووە بەڵام منداڵەکە لە چێ دروست بووە منداڵەکە لە چێ دروست بووە هەر لەسەر ئەو کەسە تۆمارە زۆر باشە دەستت خۆش بێت کاک هەرێم مامۆستایە هەیە ئێمە لای جەنابتان مامۆستا هۆشیار بابەتێکی تر ئەمە نازانین بە چی شێوازێک مارە کراون هەروەکو جەنابیشتان باستان کرد ڕوون نییە بابەتەکە بەڵام زەواجی ئێستا ئەمە پێشتر زۆر کەم بوو بە تایبەت لە کۆمەلگای کوردەواریە هەر باسیش ناکرا ئێستا بابەتی زەواجی متعە و سیغە و ئەو بابەتانە زۆر باسەکرێت بەرگوێمانەکەوێت جەنابتان مامۆستایەکی ئاینین و کەسایەتێکی کۆمەڵایەتیشن زۆر لەناو کێشە و مەشاکلەکانی کۆمەلگایان لەناو ئێستا لەم کاتەیە لەناو کۆمەلگای کوردیە ئەو بابەتە لە چی ئاستێکایە ڕاستی و دروستی ئەم بابەتانە چۆنیە کی ئەتوانێت دەم زەواجانە بکات تا چەند لە ئاینی ئیسلامە ڕێگە پێدراوە نیکاح
ڕوون و ئاشکرایە من دەچمە سەر بەڕێی ئەو ماڵە دەستیان ماچەکەم داوایان لێکەم کۆمەڵی پیاوی معقولە بم کە داوای من ئەمەوێ ببم بە کوڕی ئێوە ئەبم بە کوڕی ئەم ماڵی خەزورم باشە کە بووم بە ماڵی کوڕی خەزورم بە ئاشکرایی من دەچمە ماڵێن لە دەرگایان نەدەم من یەکشت بۆ بجێڕبەوە خوشتێک تووشی ئەم کێشە بوو بوو حەزی دەکرد لەگەڵ پیاوێک شوو بکە باشە دوای ئەوە کە مەسە بڵین کوڕەکە ژنی یەکەمیە بوو دیارە چوو بوو داوای ئەم خوشکەی کرد بوو سبحان الله باوکی ڕازی نابوو ئیتر کە چوو بۆ لێ ڕووی قانونیۆ لە ڕووی قانونیۆ تەمان ئەم هینی ئەوەی کردووە کە ئەوێتی شووکە بەم پیاوە وەزعی ماڵەوەشی ئەمین نیە و ناوێرێ بچێتەوە لا باوکی یا لا براکانی لە بەرەوەی لەوانێ خوانەخوازە تونند و تیژی بکەن بەرامبەر بەم ئافرەتە والحاصل بە فەزلی خوا ئەم برادەرە دیارە کە بایان کرد پیان کاکە وەرە ئێمە وەکو یاسا توانین ئەم ئافرەتت بۆ مارە بکەین ئەویشتوی من سەی ئەم قسەیە چەند جوانە حەقە بە ئاوی ئاڵتو میوسیتی من دەبم بە کوڕی ئەو ماڵە دەمەوێت لە دەرگاوە بچمە ژوورەوە نامەوێت لە پەنجەرەوە بچمە ژوورەوە بێت لە دەرگاوە بچمە ژوورە لە دەرگایان نەدەم دەرگایان بۆ کردمەوە دەچمە ژوور دەرگایان نەکرد لە شوێنی کەەوە ناچمە ژوورەوە باشە خوشکە بەڕێزەکە بینێرانی خۆشەویستی سبحان الله ئیتر بە قەدەری خوا ئەو برایە نازان بە هەڕهۆکارێ بوو گەیشتە خزمەت برا بچووکە بە خزمەتی گەیشتم ئیتر منیش ڕقەمی باوکەکەیم لێ وەرگر خوا حرمەتی لێ بگرێ خوا جەزای باتەوە وتم دێمە خزمەتی تر هەر بە سەود یەکسەر برا بچووکی ناسیتی نا منیان بۆ خزمەت جاوتم نا وا مەکە منیان بۆ خزمەت جەناب والحاصل چوومە خزمەتی و الحەمدوللا ڕازیشمان کرد و کچەکەشی دایە و بەڕێک و پێچی و بە حرمەت و بە ئەدەب کەواتە ئەمانەیە کە لە شەرع هەموو شتێکی نابەسەر ئەمە نیکاحی متعەیە ئەمە نیکاحی میسیارە ئەمە نیکاحی ئەمانە هیچی شتێکی شەرعی نین و نامۆن بە ئاینی پیرۆزی ئیسلام ئەگەر بۆ ظروفێکی ئیستیسنائیش هەبوو بێ دوایی لە شەریعەتی ئیسلامە باشە کە نامۆن بە ئاینی پیرۆزی ئیسلام بەڵام بۆچی مامۆستایانی ئاینی لە هەرێمی کوردستانی شتەنانەت ئەم جۆرە مارەکردنە ئێستا کرێت خوشکە شیرینەکەم ئێمە مامۆسایانی ئاینی مەلایکەت نین ئێمە ئەوە تا مامۆسایانی ئاینی تەوزیعمون بەسەر حیزبە عەلمانیەکانە مامۆسامان هەیە لە حیزبێکە ئیشەکە ئەسڵن بڕای بەخوانیە ئەی مامۆسا تۆ چیەکەی لەگەڵ ئەماکە ئەو بڕای بەخوانیە بڕای بە شریعەتەکەی تۆ نییە بڕای بە قورئانەکەی تۆ نییە بڕای بە فەرمودەکانی پێغەمبەری تۆ نییە تۆ چیەکەی لەگەڵ ئەمە کەی ئیشی تۆیە بەربەر تۆ ئەگەلەوە لە معمەلی لە شەریکەی سووا ئیشەکە خوا پەنامان بە یا مەسە من زۆر جار ئەوە پێم وتومە بەداخەوە دەڵێم جاری وابوو مەسەمە برادرێ وتم لە خزمەت یا بوومتم کاکە وەڵی جومعەکە دروست نییە هیچ ئەرکانێکی تیانی ماوەسە خەڵک ئەرکان و مەرکانی ناوێ هاتو هاوارێوێ ئێجاکە تۆ چی لەو خەڵکاکەی لەبەرەوە ئێمە خۆوەکو مەلایکەت ئێمەش کەم و کوڕیمان هەیە نەقوسامینیمان هەیە و خەڵگەوێتی هەر ئیشەکەی تەمشیەکە بڕوای نەخۆمە بەستی ئەگەر دین بێ لەم شارە مامۆستای زۆر بەڕێز و دڵسۆز و لیژنەی فتوامان هەیە لە سلێمانی لە هەولێر لیژنەی عولیا لیژنەی باڵامان هەیە حەقوایە لە ڕێگەی ئەو لیژنانەوەکو ئیشارەتم پێدا ئەبێ لەسەر ئەمەوە یەکێتی زانایان هەڵوێستی زۆر گرنگیان هەبێ وەزارەتی ئەوقاف زۆر بە تایبەتی ئەم ئیشە دەبێت خەمی بخوا زۆر باشە مامۆستا بیکە بە کتابێت تعمیمی کا بۆ سەر هەموو مامۆستایانی ئاینی هیچ مامۆستایەک لە خۆیەوە بۆی نییە ئافرەتی ئێمارەکە ئیلا بە ئیجازەی جەنابی قازی دەبێت کە مەسە ئەو مامۆستایانیش کە مجازن هەر کەسی سەرواوێ لە سکیانیە چێژن مارەکان سەرواوێ لە سکیانە بۆ بە ئیمام مخەلف فتوادا حرام حەڵاڵەکە حەڵاڵ حرام باشە ئێستا بە شێوەیەکی بەرچاو خۆیان یاوەتە بەبێ ئەوەی کە هیچ نەتەوەیەک ناشرین بکرێت بەڵام بابەتەکە ئەو هایە لەبەرەوەی ئەوان بە تێچوویەکی کەم ڕازیە بن بە پارەیەک و مەساڕفێک و تەنانەت شوێنی نیشتەجێبوونی کەمێک یاخود ئاسایی و تێکەڵایەتی لەگەڵ خێزانی پیاوەکە ڕازیە بن زۆر خۆیان یاوەتە ئافرەتی غەریب هەیە شووی کردۆ بە پیاوی ئێمە 20 ساڵە بە ملیۆنێک و نیو بە ملیۆنێک ئافرەتی بەی بە ملیۆنێک و نیو ئەمە عەبدایەتیە ئەمە کۆیلایەتیە ئەمە تیجارەتکردنە بە ئافرەتەوە ئەمە خیانەتە لەم ئافرەتە مەزوڵمە لەم ئافرەتە یعنی تۆ ئافرەتێکی 20 ساڵ بە کابرایکی وەکو من بە تەمەنی 6 ساڵ 7 ساڵ بە ملیۆن و نیوێ بە ملیۆن یعنی دوو لە ڕووی جەناب پەرژینی قایمچی لە مەیدانی ئاژەڵەکان ئاژەڵێ بکڕی مەڕێ بە 600 هزار کڕی یعنی تۆ معقولە ئافرەتێ بکڕی بە ملیۆن ئەمە خیانەت نییە ئەمە عەبدفرۆشتن نییە ئەمە کۆیلایەتی نییە بەڵێ زۆر باشە مامۆستا دەستت خۆش بێ کاک هەرێم سەبارەت بە زەواجی متعە و سیغا ئەم بابەتە لە دادگاکانی هەرێمی کوردستان سکاڵاکردن لەسەرم جۆرە زەواجانە لە چی هەستێکایە کەس هەیە سکاڵای کردبێت کە هاوسەرەکەی ئەم جۆرە زەواجانەی کردبێت
بەڵێ بەس سەرەتا پێشی ئەو وەڵامی دەمەوە باسی مادەی 370 بەس زادرێت بە عەپسکردن عەپسکردنیش ینی باڕوونتر بێت عەپسکردنیش لە ماوەی 5 ساڵ زیاتر نابێت سەبارەت بۆ پرسیارەی بەڕێزشت لە کاتی ئێستا هەر مارە بڕینێک کەوا لە یاسا بوونی نەبوو لە دادا تۆمار ناکرێت کە تۆماریش نەکرا ئێمە وەکو یاسا هیچ حاڵەتێکمان لە بۆینە تەنها دەتوانین بڵێین هەر زەواجێک لە دەروی دادگا ئەنجامدرا بە پێی مادەیدا فەقەرە پێنج سزا درێت و تەعامیل لەگەڵ دەکرێت زۆر باشە زیاتر زەواجی متعاوز زەواجی مسیار بابەتەکە تەنها لە ڕووی شەرعەوە مامۆستایانی ئاینی باسی دەکەن و هەرچەند تازەش مامۆستا باسی کرد بەڵام لە ڕووی یاساوە هیچ بڕگە و مادەیەکمانە تەنها ئەو مادەیە شمولی دەکاتن مادەی دە فەقەرە پێنجدا یاسای ئەحوال شەخسی کە هەر کەسێک لە دەرەوەی دادگا زەواج بکاتن ئەوە سزا درێت بەو بڕگە و مادانەی لە مادەی دە فەقەرە پێنج ئاماژەش پێکراوە زۆر باشە هەرێم ڕەفعات پارێزەر هاوکات مامۆستا وشێر جەفەرانی مامۆستای ئاینی زۆر سپاس بۆ ئێوە ماندوو نەبن سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون بەخواتانە سپێری